ئەندامێکی پەرلەمانی کوردستان و چەند ئەندامێکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی لەسەر چەند پرۆژەیەکی وەبەرهێنانی گەرمیان و شارەوانی کەلار دێنە دەنگ و ڕایدەگەێنن. گەندەڵێکی زۆر و بە هەدەردانی سامانی گشتی لەو گرێبەستانەدا هەیە. بە پێیودەی ئەو ئەندامانە زەویەکی 11 بۆ 12 ملیۆن دۆلاری لە نێوەندی بازاری قەزای کەلار کە بەیەکێک لە گرانترین زەویەکانی قەزاکە ژمار دەکرێت لە بەرامبەر دروستکردنی قوتابخانەیەکی 18 پۆلی و بەرزەپردێک بەوە بەرهێنەرێک دراوە کە بە پێی زانیاریەکان تێچووی هەردوو پرۆژەکە ناگاتە نیوەی کەمتری نرخی ئەو زەویە. ئەم ئەرزە و ئەم قوتابخانەیە کە ئێستا لە پشتمانەوەیە قوتابخانەی لەیلا قاسمیش دەکرێتە شوێنێک وەکو پارکێک لە بری ئەوەی کەوا ئەم برادەرە کە ئەمەی پێدراوە بەرزەپردێک بکە و قوتابخانەیەکی 18 پۆلی بکە. ئەم پارەیە بەڕاستی ئەوەی کە ئەو ئەیکات زۆر کەمترە لەو پارەی کە حەقی ئەو ئەرزەیە. ئێمە ڕوونە لامان قوتابخانەی 27 پۆلی نمونەیی لە شاری کەلار ئێستاکە کە تەواو بووە و لەو کاتێشا کراوە کە دەستەی بیناسازی زۆر گران بووە 2 ملیار و 500 ملیۆن دیناری تێچووە و قوتابخانەیەکی 18 پۆلی کە کراوە ئەویش ملیارێک و 800 ملیۆن دیناری تێچووە. بەڕاستی ئەوەی کە ئەو ئەوێ بیکات ئەمە زۆر کەمترە لەو پارەی کەوا ئێستا بۆ حەقی ئەم ئەرزەیە. ئێمە قبوڵمان نییە و لێرەوە داوا لە هەموو دام و دەستگاکانی گەرمیانەکەم و بە تایبەتی داوا لە دادوەرە بەڕێسەکانەکەم بە کتێبەکەی بەدەستی خۆیان کار بکەن دوور لە چاوی دوور لە ئیعازی حزبی دوور لە ئیعازی مەسئولی گەندەڵ بۆیە ئێمە قبوڵمان نییە. سەرۆکی شارەوانی کەلار سەرجەمی ئەو قسانە ڕەت دەکاتەوە و ڕایدەگەیەنێت هەروە بەرهێنەرێک ئامادەبێت سیمای کەلار جوانتر بکات و پرۆژەی باش و گەورە بێنێتە قەزاکەوە لەلایەن شارەوانیەوە بەبێ جیاوازی هاوکاری دەکرێت. دیارە سەبارەت بە پرۆژەکانی وەبەرهێنان یا پرۆژەکانی شارەوانی کەلار یا زەویزارەکانی شارەوانی کەلار ئێمە بە پێی پلانی شارەوانی ئیشەکەین کە کۆمەڵێک لەو زەویانە کە هەیمانە لە ڕێگەی مساتەحە زیادکردنی ئاشکراوە بەکرێدرێن کۆمەڵێکیان بە فرۆشتن ئەفرۆشرێن و کۆمەڵێکی تریشیان لە ڕێگەی وەبەرهێنان و پرۆژەی لەسەر دروستەکرێت. شار پێویستی بە پرۆژەی جوان و پرۆژەی ئەستثماری جوانە. شاری کەلار ئێستا شارێکی بچووک نییە، یەکێکە لە شارە گەورەکانی هەرێمی کوردستان. ئەبێ پەرەی پێ بدەین و زیاتر کارێکی وا بکەین سەرنجی وەبەرهێنان و وەبەرهێنەرەکانی هەرێمی کوردستان ڕابکێشن کە بێن لەم شارە وەبەرهێنان بکەن و زەوی باشیان بۆ تەرخام بکەین بۆی پرۆژەی جوانتر و شتی جوانتری تیا دروست بکەین. ئەوەی کە هەیە لە هەدەفی ئێمە ئەوەیە کە سەیری جۆری پرۆژەکەین. هەر پرۆژەیەک شایستەی هەر جۆرە زەویەک بێ بۆی دابینەکەین لە شاری کەلارە بە پێی ئەو پلانەی کە بۆمان دێ و پێی ئەو مۆڵەتانەی کە وەبەرهێنان ئەینێرێتە لامان بۆ جۆری پرۆژەکە. بەهۆی فراوانبوون و قەرەباڵغبوون و زیادبوونی گەشەی بازرگانی و ئابووری کەلاری ناوەندی ئیداری گەرمیان قەزاکە بۆتە خاوەنی کۆمەڵێک زەوی گرانبەها و شوێنی ستراتیژی کە بەشێکی زۆری ئەو زەویانە دەدرێنە وەبەرهێنەران و بەشێکیشیان دەفرۆشرێن کە بەهۆی ناشەفافی لە پێدانی زەوی بە وەبەرهێنەران و بە هەرزان فرۆشتنی ئەو زەویە گرانبەهایانە بە بەهەدەردانی سامانی گشتی ناودەبرێت. هاوار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، گەرمیان.